بینەران و بیسەرانی خۆشەوی سلااوان لێبێت لە بەنامەیەم جارێژدا درێژە با گفتوگۆکەمان دەین لەگەڵ مامۆستا حەسەنی ڕستەگار ئەندامی پێشووی دەفتەری سیاسی حیزبی دیموکراتی کوردستان لە ئەڵقەی پێشوودا باسی ئەومان کرد کە چۆن حیزبی دیموکرات نێوەنگیری کردووە لە بینی یەکێتی و حکوومەتی عراقیە و هەروەها مامجلالیش هەوڵی داوە لە بینی ئێران و حیزبی دیموکراتە نێوەنگیری بکە. بۆ هەروەها لێرەدا باسی کۆمەڵێک بابەتی دری مێژووی یەکەین بە تایبەتی لە کۆنگرەی 8 و 9 و 10 ئەوانەی حیزبی دیموکراتە کە چی تێدا گوزەراوە. مامۆستا بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. لە ئەڵقەی پێشوودا باسی ئەومان کرد کە باسی گفتوگۆکانت کرد کە حیزبی دیموکراتەوە بە تایبەتی شخصی دکتۆر قاسملوو دەوری گرنگیان بینی لە بڵێن دروستکردنی پەیوەندیەکان و گفتوگۆکاندا. بەڵام بە بڕوای تۆ بۆچی سەری نەگرت ینی ئەو گفتوگۆیە چی هۆکار بوو ینی کام لایەن تەخسیری هەبوو یاخود بۆچی ڕێنەکەوتن؟ ڕاستەکەی دیارە لە کتێبێکدا کە وەرم جەراوتەوە سەر زمانی کوردی کریس کۆچەرای ئەو مەسلەی تێدایە لە زمان خودی مامجەلالێەوە کە مساحبەی لەگەڵ کردووە دیارە زۆری کێشە کە زۆری کێشە بیستم کە لە ئاودەستەکانی مزگەوتی گەورە نووسراوە بژی دکتۆر قاسملوو مامجەلالی دابەشوو. هەمیش هاتمەوە بۆم جێراوە کتم هەر چێکی بێ لەسەر تۆ گران دەکەوێت. کتی پێم وانەیە عارەپێندا بێ ئەخلاق بوون ئەو کارەی بکەن زۆری پێچوو بوو نەهات بوونەوە. بۆ خۆش ینی لەوە ترسان کە مامجەلال لەوان شتێک لێ بکەن تێرۆرێک شتێک دوایی کە مامجەلال هاتەوە هات بۆ دەفتەرە و مەسلەی جێراوە لە هەموو شتێک تەواو بوو هات بوو قەولوا بوو سوپەینەکەی تەلەڤیزیۆن بڵاوی موساحەبەمان لەگەڵ کاو لەگەڵ سەدامی لەگەڵ من و شتەکە تەواو بێ. هەزە دووری دەبینماندا بوو کوتی ئینشاڵڵا ئەوڕۆ تەواوی دەکەین. کوتی چۆکن سەدام حوسێنی هاتە دەرێ کوتی وەڵای بڕێک شت ماوە دەبێ قسەی لەسەر بکرێ. کوتێبی زۆر تووڕە بووم زۆر ناڕەحەت بووم کوتی میانی چی هەموو شت بڕاوەتەوە فڵان و ڕەنگە خەتای تورکان بێ. کوتی نەیکوت خەتایوانە بەڵام وا دیار بوو. ینی عیزە دووری وای وتووە؟ بەڵێ دەڵە بە زمان نەیکوت کە خەتایوانە ئەمن کوتم. ئەویش بێدەنگەی لێ کرد و دوایە ئەو ڕۆژەی تەواو بوو دیار بوو شتەکە سەری نەگرت ئەو تەلەڤیزیۆنەوانە ناهاتن. ئەوە بوو کە کەواتە خەتاکە ئاخرێتە سەر دەوڵەتی تورکیە کە گۆیان نادوێتی بچێتێ و کارەی نابێ بکە ئەگەربی کە ئەمە هەموو قەراردادێکی کە دەگەڵ عێراقەمانەیە لەغوی دەکەینەوە. ئەوە بوو مەسەلەکە. ئەی دکتۆر قاسملوو هەوڵی تری نەدا بۆ ئەوەی شەڕ دروست نەبێتەوە؟ ئەوەی نازانم. ئەوەی نازانی؟ بەڵێ ئەی گفتوگۆکانی ئەوە ئێرانی تۆ کۆتاییان هاتبوو؟ یاخود هەر هەبوو شتێکە کۆتایی هات دوو جار مزاکەرەکرا جارێک مامۆستا بەشدار بوو دەگەڵ مامۆستا گۆرانمان پێدەکرد دەگەڵوی زیاتر ئەو دیدارەیان لە منتقەی ئالانی سەردەستەیە بۆ ئەوە بوو نمایندەیەکی خومینی لە سەردەستێ گیرا بوو دانویست ئەوەی ئەوی ڕزگار بکەن لە نەمزاکەرە نەبوو گزارشخان ناوەداوە. دوایە کەماڵی کوڕم کاغەزێکی هێنا لە ڕزایەوە ورمێەوە شکۆلە بووێت 15-16 ساڵ دەبوو خوێنمەوە زۆر شتی تێدا بوو تایب بوو بردم بۆ دکتۆر قاسملوو نردبووی ئەو مەسئولینی بڵێن ڕزایی ورمێ لە زمان دەوڵەتەوە نردبووی خوێندیەوە زۆر وڵای زۆر شتێکی باشی تێدایە تەنیا نێوی خود مختاری تێدا نەبوو ئەویدی هەموو داخوازەکان تێدا بوو هەتا کلاسی چوارەی ابتیدایی بە کوردی بخوێندێ و نیروی هێزی ئینتیزامی ئەوەی کە پێرادەگرا لە کورد بێ و مەسئولینی شارەکانی کوردەواری هەمووی کورد بن و ئەوانەی هەموو تێداوە و داخوازیانەی کە ئەمە داوامان کردبوو. کوتی بەڵام ئەمە لە دەفتەری سیاسی وا باش کە کوتی ئەمە دەمێکە میوانین و کۆمەکمان دەکردن و دەڵێن دەبێت پێیان بڵێنەوە مزاکەرە دەکەینەوەوانە
ئەمە دەبەسەری چ بەغدا بدەم بەڵێ چوو بۆ بەغدایە کە چوو بۆ بەغدایە گەڕایەوە کوتی سەدام نەدیوە بەڵام سفارشی کردو کتوێتی حیزبی دموکرات حیزبێکی سەر بەخۆیە ئەو کارانان دەگەڵ ئێمەش کردو ئێران درۆ دەکا هەردەوێ وەخت بکوژێ ئیدی قسەی لێ نەکرایەوە بەڵێ یعنی بە قسەی عێراقتان کرد نا ئەوانش بۆ دوای نەکەوتنەوە ئەمەش دەمان کرد بەڵێ مامۆستا باسی کۆنگرەی شەش بکەین لە کۆنگرەی شەشە ئەمجارە ئێوە یەکەم دەنگتان هێنایەوە لە کۆنگرەی شەشی حیزبی دیموکراتە تۆ یەکەم دەنگت هێنایەوە چی بوو چیت کردبووە ئەو هەموو دەنگت هێنا لە ڕاستێدا مەسەلەکەوە بوو کە من هەم شمال چوو بووم بەڵێ چەندی چل ڕۆژ لەوێ بووم لەگەڵ خەڵکەکەی و لەگەڵ مەسئولین حیزبی ئاشنا بووم دیارە کاک مستەفای هیزی مەسئولمان بوو بەڵام چۆخاتەکە بۆ خۆم دەمکرد شارەزا بووم لەبارەی عەشیرەتی ئەوانەوە ئەوانش بە قسەیان دەکردم حیزبەکانیش کە سەناری مامەدی و جهانگیر ئیسماعیلی دەرچوو بوون ئەویش لەگەڵ کاک جهانگیر ئیسماعیلی ڕێککەوت بوون کە بێتەوە نێو حیزب ئەوانە کاک سەنار دەنگێکی وای نەبوو نەمدیت لەگەڵ بەشداری کرد لە کۆنگرەیە چێ کاک سەنار نەخێر ئەو کۆنگرەی بەشدار نەبوو بەڵام هەر هەڵبژێرا بوو بە کۆمنتی ناوەندی دوایە کە مەسئولیەتیان دابێ بۆ ئاژوان جنوبی کوردستان هەموو هێزەکان لەوێ بوون لەگەڵوانی ژاش نابووم لەگەڵ ڕەفیقەکان کەواتە و ئاشنایەتی و بڵێن خۆشناوی خۆت بوو لەوێ ناوەند و سەردەست و بانەوانش داناسیم تقریبەن ئەوە بوو دکتۆر پێی ناخۆش نەبوو زۆریش پێی ناخۆش بوو کە تۆ هەموو دەنگت هێنابوو پێی کوتم کچی دەبێ ببی بە سکرتێر دەنگی یەکەمە تێناوە کوتم نەدەبم بە سکرتێر نە لە حیزب دەڕۆم نە لە حیزب دەڕۆم بەڵێ بەڵێ مەبەستە چی بوو ینی ڕێی یەکەمیان هێناوە مەسەڵەن غەنی لە کۆنگرەی چوار ڕێی یەکەم هێنابوو چۆ دەر لە باش چۆنە چۆ دەرێ دو عەزیزی ماملێش لە کۆنگرەی پێنج ڕێی یەکەم هێنابووەویش نەمابوو کۆنگرەی سەرەی تۆ بوو لەبوو نۆرە بگاتە بوون بەڵێ مامۆستا شەڕی ئەو کۆمەڵە ئەوە بۆچی ڕوویدا وەڵای ئەگەر شتەکانی کۆمەڵە بخوێنیەوە دەردەکەوێت کەوان ئەو وەخت ڕێیان جوورێکی دیکە بوو زۆر زیدی حیزبی دموکرات بوون دانەویست کە حیزبی دموکرات نەمێنێ و بۆ خۆیان جێبگرنەوە بە ئاشکراوەیە نەوت بەڵێ نووسوێتی کاک عەبدوڵای مەعتەدی نووسوێتی لەسەر ئەوەیە مامۆستا یاخۆت مەسەلەی دەسەڵات و هێز و شتێکی تریشەیە کە بەڕاستی تۆزێ ینی نەوەیەکە ئەڵێن کە حیزبی دیموکرات داوای لە کۆمەڵە کردووە کە ئەبێ بەڕەسمی وەکو حیزبێکی شۆڕژیە ڕۆوانە بیناسیانی هەبوو کە کۆمەڵە بە ڕسمیەوەکو شۆڕژێ بەو شێوەیە نەبوو ئەی بە شێوەیە بوو بەو شێوە نەبوو وانەمان بە زدین کلابدا دانابوو کە ئەمە ئیسرارمان نەبوو کە ئەمە زدی ئینقلاب نین دەبێت بۆ شتێک بڵند کەمە چین ئەوە بوو مەسەلەکە دیارە لە منتەقەشدا لەسەر دەسەڵات کێشە هەبوو ئێمە زۆر بوون پێیان خۆش نەبوو دەسەڵاتێکی دی لە پەنان خود بێتەوە ئەوانش بە کەیف خۆیان دەکرد یعنی جاری وا بۆ حیزب ئاگا لێ نەبوو تێکەڵچوون دەبوو بەڵام لە کۆنگرەی شەش بڕیارێک درا کە گەر بێت و کۆمەڵە لە جیانە کە حیزب زەعیفە زەربەمان لێدا ئێمە سەرتاسەری شەڕی لەگەڵ بکەین ئەوە بڕیاری کۆنگرە بوو بڕیاری کۆمیتەی ناوەندی کۆمیتەی ناوەندی بوو مامۆستا بڕیارێکی هەڵا نییە و بڕیارێکی وا بدەیت بۆ وەختی نا بۆ ئێستا ڕەنگە هەڵا بێت بۆ ئەو وەختی هەڵا نەبوو وا بوو ئەوە بووە بۆ مێژوو خۆ پێم وانێک نابێت ڕەش نابێتەوە دووبارە کەواتە یەکەم بەڵام لەوێدا تەنیا مامۆستا مەلا عەبدوڵای حەیاشی کە حەسەنزادە وەختی مخالیف بوو بەڵامی دی دەرێ نەدەبڕێ لە کۆبوونەوەی کوتی مخالیف بوو
کەواتە یەکەم شەڕ ئەوان دەستیان پێکردیا ئێوەیە چۆن بوو ینی شتەکە تا زۆرتر ئەوان دەستیان پێ دەکرد لەو جیانەکە حزب زعیف بوو بەڵام دوای ئاشکەری سەرتاسەری هەموو دەستی پێکرد زیاتر ئەوان تێشکان دوو زەربەی زۆر قورسیان وەکەوت دارە یەکچەتیش بەبین ڕادەگەیشت بەڵامیدی زۆر هەمیشە یەکێتیتان بەوە تۆماربار کردووە کە پشتی کۆمەڵی گرتووە نا وەختی فەرقی دەکرد دەنێ و یەکێتیشدا کۆمەڵا بوو بەهێزیش بوو پشتیوانیان لێ دەکردن چی هەوڵیدا مامۆسا کە نێوبژیوانی تام بکات و ئەو شەڕە کۆتایی پێبێ بێژگە لە یەکێتی پێشگە لە یەکێتی 6 جەریان هەبوون سرێک و چی و چیوان هەبوو بەڵام ئەوانش تقریبن لە ئەنگری کۆمەڵان دەکرد حکوومەتی عراقی هەوڵی نەدا نەمویستە نەمدیوە بەڵام من لە گفتوگویەکە لەگەڵ کاک ئیبراهیمی عەلیزادە ئەڵێ ئێمە لە بەغا دانیشت بووین ئێمە لە ژوورێکا بووین دکتۆر قاسملوان لە ژوورێکا بوون مخابرات لە بینمان ناچوو نەمان بەیەکەوە دانانیشتی ئاگام لێنێ ئاگاو لێنێ بەڵام عێراقی چەوڵێکی نەدایانی ئەوەی کە تۆ ڕەنگە پێشی خۆش بوو بێ نازانم ئەی زۆر باسی کورتەباز ئەکرێ کورتەباز کە دکتۆر قاسملو نووسیوێتی و ئەمە بوو بەهۆی ئەوەی کە ئیتر وردە وردە کۆمەڵێک گرژی لە ناو حیزبا دروست بێ ئەوە لە کۆنگرەی حوتەیە یا پێش کۆنگرەی حوت نا لە کۆنگرەی شەشیش هەبوو کۆنگرەی شەشیش هەبوو بەڵێ لەوەیە تەسویب کرا بەڵێ تەسویبێکی واش نا من نەزەرمەوە بوو لەوێ بە دکتۆر قاسملو کۆت دوو برادریشم لەگەڵ بوونێشان فەوتی کردو نەبی قادری شان ڕەحیمی محەممەدزادە ئەو بۆ خۆی داوەتی کردبووین وتم بابە ئەو مادەی لە ئەساسنامەیدا هەر هەڵگرێمە دەگەڵ حکوومەتی دینی ئیسلامی تەرەفین سوسیالیزمی چی و شتی چی و هەر نەبێ چێشەی نێوخۆش لەکۆڵ دەبێتەوەی دیکەش جۆڵا فکری چاکە دوای هەر هێنایەوە نازانم چوو بوو دەیویست وا بنوێنێ هەرواش ئەو لە پێشدا بە دۆپچێکی معروف بوو کاک دکتۆر وا بنوێنێ کە ئەو دەگەڵ یەکێتی سۆڤێتی نییە گوایە شایعی لەسەر بۆ کە کاگەبەیە دەویست ئەوەی لە کۆڵ خۆی خاتەوەنەوەیەک ئازادی شەبێت لە سوسیالیزمدا شایع بوو مامۆسایا هەبوو پەیوەندی شایع بوو خۆ من دەگەڵی نەبووم ئەوە دەنا لە کتێبەکەی خۆیدا نووسیوێتی سوسیال دموکراسی جادە سافکوری ئیمپریالیسم وەختێکەوەی نووسیوە کتێبەکەی تێزی دکتراکەیەتی بەڵام دوایە لە سوسیال دموکراتەکان زۆر نزیک ببووە ئەمە دەمان کوتارە هەوادی نێوی بێنە شتەکە هێندێک لە ئێمە بێوەی بزانن سۆسیالیزمی واقعی چیە و سوسیال دموکراتی چییە هەر پێیاندا دەدا دایانکوت سوسیالیزمە سوسیالیزمەوە و دموکراتی چێ هێزی پێشوا لە بیرما ئەندامانی کۆنگەرە 25 نەفەر بوون بانجان کردم شەو کوتیان وەرە و کارمان پێچە چووم کوتیان باسی کورتە باسمان بۆ بکرد شێوتم وڵا هیچی لێ نازانم چۆن هیچی لێ نازانێ وتم لێ نازانم سۆسیالیزمم هێندێ متالعە نەکردو و نازانووە یعنی کەواتە تۆ هەر لەگەڵ نەبووی لەگەڵەوە نا من ڕێیم تەنێ ئەمدا نەڕێیم بە مثبەتدا نە بە منفی بۆچی لە کۆنگرەی حوتا بڕیارتاندا لەگەڵ مجاهیدینە ینی ئەو لە بەرەکە بچنە دەرەوە ئەوان ئێوەیان دەرکرد بوو یا خۆتان چوونە دەرەوە لە بەرەکە ڕاستەکەی ئەوەیە ئەوان زۆر مخالیفی ئیسلام مزاکەرە و توێژ بوون دەگەڵ ئێرانە دکتۆر قاسملوش تەمەشای دەکرد کابرا کاک مەسعودی ڕەزەوی بەسەر و زمانە و فڵان و پێم وایە ئەوە نەزەری خۆمێ حیزب نییە پێم وایە پێی شەرم بوو کە تەبعیەت لەوی بکە هەرچەند تەبعیەتیشی نەدەکرد وردە وردە اختلافەکە زیاد بوو ئەوەی ئێمە داوامان دەکرد ئەوان قبولیان نەبوو ئەوی ئەوان داوان دەکرد
ئەمە قبولمان نەکرد قبولمان نەبوو لەسەر قەولی دەڵێ جارێک دکتۆر شەرەفکەندی چوو بوو کاغەزی سپیدا بۆیە کە هەر قەرادا ئەو چۆ نێوشوڕایی وانەشی ئیوی بوو فکری ئەو بوو ینی پێشنیاری ئەو بوو نا پێشنیارەکە کوترا بوو ئەوەی دەرکردنەکە نا ئەوەی چوونە نێوشوڕای ئەوەی چوونەخەمەنیش مەبەستمەوەی ینی پێشنیاری ئەو بوو زیاتر کە بچنەناوە لە ئاوەڵۆ ناو شوورە دکتۆر قاسملو بوو دەفتەر سیاسیش قبولی کرد بوو بەڵام بۆ چوونەکەی بۆ ئیمزاکەی پێما وام لە بیرە کە دکتۆر شەرەفکەندی ئیمزای کرد بۆ دەرکردنەکەی ئەوان کە ئەمە ئیسرارمان هەبوو ئەمە حزبێکی سەر بخۆین و مزاکرە بکەین یان نەکەین هەر بەدەست خۆمانە ئەوان لەوەی زۆر تووڕە بوون پاش بنە وازیان هێنابوو کاغەز باغەز ڕەد و بەدەڵ و ڕەنگە مامۆستاەوانە چاتر بزانێ دوایە مە هاتینە دەرێ دیارە ئەوان بە پێی ئەساسنامەی خۆیان شوڕا دەریان کردبووین ئەمەش پێوەش لەوێ شەرعیەتان نایەوە کە چوونە دەرەوە بەڵێ مامۆسایی گەرباسی کۆنگرەی هەش بکەین ئەم جارە لە کۆنگرەی هەشتا چی ڕوویدا ئەو مەسلەی لیستی فیکسە بوو ئەوەندە مهم بوو بەلاتانەوە کە بووە هۆی ئەوەی دابڕان دروست بێت و جیابوونەوە دروست بێ ینی هۆکارەکەی چی بوو ئەوەندە گەورە بوو بەلاتانەوە وەڵاهی ڕاستەکەی ئەوەیە ئەمە هەندێک دموکراسی لە دکتۆر قاسملوی فێر بووین ئەو دەیکوت شۆڕەوی بۆیە خراپە چونکە لە کۆنگەرەکاندا لیستی فیکس دەدەن و دەبێت هەموو کەس ڕای بەو لیستی بدان نەیەک زیاد نەیەکەم دوای بۆ خۆی ئەوەی هەناگۆڕێ لە پلینۆمدا زۆرمان مخالفەت کرد و فلانەوانە فایدەی نەبوو لیستای فیکس نازانم بە بژاتن بوو بۆ چ بوو ئاخری بەڕای زیاد گۆیە سەرکەوت هەمووش مەبەستەکە پێمە بەشی زۆری خەتای ینی دەیوی زەمن تێدا نەبم وا فکر دەکەمەوە کتیشم لە کۆنگەرە کوتم بابە مەسەلەکە منم بە شایدێ و کۆنگەرەیە من واز دێنم خۆ کاردین ناکەم بەڵامەکۆ پێشوە حیزب چۆن بەڕێوە چۆن کۆنگەرە بەڕێوە چۆن هەموو کەس ئازاد بە خۆی کاندید کە باوا بێ ڕێکیش نەرم بوو دکتۆر قاسملو بۆچی ینی ئەو ینی بۆچی نازانم ئێستاش باوەڕکە ینی هۆکارێکی هەیە ینی چییە؟ وڵڵاهی ڕاستەکەیەوەیە من قسەی خۆم دەکرد لە کوبنەوەندە لەم جگایشدا نەزەرمەوە نەبوو کە ئەوەی دەگەڵی موافق با موافق بووم و ئەوەی دەگەڵی مخالف بام نەکوت مخالف داوا جارێکی داوت بووین لە فەڕەنسای کشتکرد لقێک بوو لە چریکەکان داوەتی کردبوون دکتۆر قاسملوش ماشێنەکەی لێ دەخڕی ئادرسەکەی وەرگر بوو هەر ڕای دەکرد و دەکرد سلوپلای دەیپرسیانی ببەخشە وادێشی فەڕەنسەوی بوو ئەمیش ڕێک ڕۆیشتین و کتم بە چەند سلوپلای دیکە دەکەین ئاڕینا کتی جاوارە بۆ کرمانجێ ماشەنی لێ خوڕە چوینەبێ هەر قسەیان دەکردووە خە زۆر وارد بوو لە سوسیالمدا لە هەموو کۆمونیستەکان واردتر بوو دکتۆر قاسملو وەردەگەیشتی هەمویان هەر مەجلیسێکی گەیشت بە زاڵ دەبوو بەسەر قسەیان دەکرد دوای کوتیان کاک حەسەنە تۆ بۆ قسە ناکەی کوتی ئەوە کوتی بوو کوتیەوە قسە ناکردێ ئەوەڵەن درەنگ دێ بۆ کۆبوونەوە ئەگە هاتیش دەڵێت چوو کردووە دەڵێن ئەوە دەڵەوا نابێ پێمان هەڵدەوەشێنێت ئەی لە کۆنگرەی هەشتا ئەو یعنی ئەوانەی لیستی فیکس جەماعەتێکیان هاتنە دەرەوە لەبەر خاتی تۆ بوو ناوی خۆیان سڕیەوە ناکرێ بڵام یا لەژێ کاریگەری قسەی تۆیە بوو یا چی بوو ناوە ناکرێەوەی بڵم دیارە لەگەڵ زۆربیان ڕەفیق و دۆست بووم دەگەڵەوەیان ئەوانەی مخالفیش بوون نەدەگەڵیان دۆست بووم زیاتر ئەوە بوو هێندێکیان لە سیستیمەکەی ناڕازی بوون ئەو لیستەی فیکس دەبوو حەق بە ئەساسنامە دەبوو حەق بدرێ هەر کەس خۆی کاندید بکە ئەویش ئیسراریا بوو نە لە یەک نەفەر کەم نە یەک نەفەر زۆر هیچبێکی ترتان دروست کردیەوە جیابوونەوە لەوێ بڕیارتاندا بوو مامۆسایەوە ناوەڵڵا هیچ فکریەوەتان هەبوو ئابەدەن ئەوەی کوترابێ لەو بارەوە غەڵەتە ناڵە هیچ بڕیارێکیوان نەبوو بەڵام دوایە
تقريبا شخصية وەڵکە ئەگە خەتابێ من کرد پێ دوای خەتایە بۆیە واڵی مامۆستا ناوەڵا خەتا نییە نا پێم وایە دروست بوو دروست بوو ئیشەکەتان ئەیجا تۆ دیفاع لە دیموکراسی بکەیت چ لە نەو حیزب و چ لە دەرەوەی حیزب فەرق چ دەکەن بەڵێ ئێمە ئێستاش مخالفی ئەوین کە دموکراسی نیە لە ئێرانێ دەنا لەگەڵ ئێرانێ ڕێک دەکەن بەڵێ بەس مامۆستایەوە کەواتە تۆ وەکۆڵێن سەری مارەکە بووی بۆ ئەوەی ئەو خەڵکە کۆمەڵی خەڵک ناڕازی لە خۆت کۆکەیتەوە و بڕیاریەوە بدەن کە حیزبێک دروست بکەن یاخود جیا بنەوە ناوی خۆتان بڵێن ڕابەرایەتی شۆڕژیە بەڵام ئێوە یەکەم پرستان بە کۆمەڵە کرد بۆچی وەڵامە پرز نەبوو ناردم کە ئاگەر شتێکی ڕوو بدا چ دەبێ پیانەما تا 400 نەفەر بە هەموو شتێکەوە کۆمەکتان دەکەن ئەوە پشتگەرمێکی زۆر بوو بۆەوەی کە لەلای شوێمان نەبوو نە عێراقمان نەبوو نە مجاهیدمان نەبوو وەختی ئەومان نەبوو خۆ تا دکتۆر قاسملوو شێت نەبوو ارتباطمان بە حکوومەتی عێراقەوە نەبوو لە ڕێگای مجاهیدی بوو مجاهید هاوکاریەکردن دوای کۆمەڵ ینی ئەگەر مامۆستا بۆ مێژوو بڵین ئەگەر کۆمەڵە ئەو ینی ئەو پشتیوانی دەرنەبڕێ لە ئەوڵەوە ئێوە هەرەتان کرد نا ینی هەر جامان دەکرد بەس دەستی بەتاڵ شد جا کاحسێن کوتی ئەمن و کاکفەتا و کاحسێن کۆبوونەوە کاحسێن کوتی بە دەستی بەتاڵ شد حیزب دروست دەکرێت وتم زۆر حیزب هەیە کە دەستیشی بەتاڵ بۆ تا حیزب ئەمەش هەوڵ دەدەن گرتی گرتی نێگە نەکرد کەواتە کۆمەڵە تەسیری هەبووە بۆ کۆمەژی تەسیری بوو ئەوەختی لە شەردا بووین ئەمە ئەلامێمان دەرکرد کە خۆمان بە حیزب دەزانین یەکتەرەفە ئاتەش بەسمان لەگەڵ کرد زۆر باشە مامۆستا پشوویەگەین و دوای درێژە بە قسەکانمان دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆ لە دەین لەگەڵ مامۆستا حەسەنی ڕاستگار ئەندامی پێشووی دەفتەری سیاسی حیزبی دیموکرات مامۆستا تۆ باسیەوەت کرد کە ئێوە بۆ بە دەرەجەی یەکەم یعنی بۆ دیفاعکردن و پارێزگاری لە دیموکراسیەوەتان کردووە بەڵام لایەنەکەی تر بە تایبەتی لە کتێبی نووسکۆ و دابڕانە کاک مستەفا هیجری ئەڵێ نەخێرە ئەوە شتی شخصی بووە بە تایبەتی هەر لەسەر شخصی تۆ قساکە ئەڵێ کەمکار بووە و بێتاقەت بووە و بێحەوسەڵە بووە و لە حیزبایەتیە زیاتر حەزی لە جەفەنگ و گاڵتە و گەپ و نازانم ئەو شتانە بووە شتەکانی بەجددی وەرنەگرتووە کاک مستەفای کەف خۆت چی نووسیەوە چی نەنووسیەوە قسە خۆم دەکەم هەروش قسەی خۆی دەکەم پێمانێ وا بوو بێ بەڵامە من زۆر ئیداری نەبووم قەت ئیداری نەبووم هەمە لە زمانی شایدانە لە زمانی خوێنیدا ئەو لە مەدرسەی مدیر بووە ڕەنگە ئەوە تەفسیری بوو بێ بوو کە هەرکەس فەرمانی پێدرا دەبێ بیکە و جێبەجێ بکە بەڵێ ئێستا شۆخی و گاڵتەمەرەیە بەڵێ مامۆسایی یەکێ لەو شتانەی کە یعنی تۆزێک پێچەوانەیە لەگەڵ ئیشەکانی خۆتانە بۆ نمونە ئێوە لە کۆنگرەی حەوتا بڕیارتاندا کە لەگەڵ مجاهیدین ئیش نەکەن و پێکەوە کار ناکەن ئێوە لەگەڵ کۆمەڵەیە لە شەڕابوون بەڵام ئێوە دوای ئەوەی کە جیابوونەوە یەکسەر لەگەڵ کۆمەڵە ئاگەر بەستان ڕاگرت لەگەڵ مجاهیدی ناپەیوەندیتان کرد باسی ئەوان دژە ئیمپریالیزم و نازانم ئەم شتانە ینی ئەمانە دژی ئیشەکانی خۆتان نەبوو کە لە کۆنگرەکانی پێشوە بڕیارتان لەسەردا بوو دەنگتان پێدا بوو ئێمە نازانم تۆ مەبەستت دەنگدانەکە چییە مەسەلەن لە کۆنگرەیەکەیەوە وتوتانە لەگەڵ مجاهیدین ئیتر ئیش ناکەین خۆ ئێوە دەرکرابوون دیشی چ بکەین ئاخە باشە خۆ کاتە دەرنەکرابوون مامۆستا باشە کۆنگرەیە کۆنگرەی حەوتە کۆنگرەی حەوت شێشەکە هەبوو بەڵێ شێشەوەی کە چێ ببێتێ و چێ نەبێتەوە تقریبان هەر لە بنەوە هەبوو بەڵامیدی پێشەلکردنی دموکراسی بەو دەرەجەی لێ نەهات بوو بەڵێ ئەی لەگەڵ کۆمەڵە ینی چی وای کرد کە ئاگر بەس ڕابگەێنن یەکەم بەیان نامێ احتیاج بەڵێ ئێمە دەستمان لە هیچ شتێکی نەبوو نە دەگەڵ کەس بووین و نە کەس هانی دابوون و ئەوەی کۆمەڵە کردی بەنسبەت ئەو وەختی زۆر بوو
ئەو یەکجێ مەسەلەن 400 پەتویان داینێ 30 خێوەتیان داینێ 100 فەنجان داینێ پوڵیان داینێ ئەوانە هەموو بوو ئەوەوە نەبا نەمان دەتوانانی کە ئەوە شانە بکەین. بەڵێ ئەی سیاستان لەگەڵ ئێرانە ئایا هەر لەسەرەوە بڕیارتاندا بوو کە درێژە بە ڕوخانی کۆماری ئیسلامی بدەن یا گفت و گۆ ئەو شتانە بکەن؟ گفتوگۆ شەرتی مجاهیدان ئەکە پەیوەندیان پێوەگرتین و پەیوانیمان پێوەگرت ئەوە بوو کە ئەمە دژی مزاکرە بێت و توێش ئەمەش دەمانزانی کە ڕژیمی ئێران هەر و توێژ ناکە ئاگەبیشکە بە درۆی دەکە هەرۆکو تا ئێستا کردوێتی و هیچی نەچۆتە سەرێ بۆیە ئەمەوەمان قبول کرد قبولمان کردوانش کۆمەشیان کردن مامۆسا ئەرێ دوای کۆمەڵی ئەوان زۆران کۆمەک کردین. ئەی مامۆسا خاڵێکی تری کە ینی بڵێن ناکۆچیەکان بۆچی ئێوە ناوی خۆتان نەگۆڕی کردتان بەڕابەرایەتی شۆڕژگەڕ ینی ئێوە ناشۆڕژگێڕن بەوانەی تر بەبەستانەوە بوو بەبەستان چی بوو ینی بۆچی ناوی خۆتان نەگۆڕی؟ خزا بۆ ناوی خۆت گۆڕێتەوە لە ئەوڵی عمرتەوە نێوت کاوەیە ئێوە جیابووبوونەوە باشە باش جیابووینەوە خۆ لە حیزبی دموکرات جیابووبوونەوە هەر دموکرات بووین بۆیە نێو خۆ گۆڕین ئەمن مخالفی وی بووم نێو بگۆڕین ئەبوو جەواندان کرد حزبی سوسیالیست دروستکەین وشتی ئەمن باش بە حاڵی خۆم مخالف بوو چ بکەین چ نەکەین نێوێک دابنین کە وەگوان نەبێت جیاتان بکاتەوە جیامان بکاتەوە هیچی دیکە نەبوو بە پێی ئوسولیش نەدەبوو ئەوان ئەو هەڵوێستا تۆند و تیژان هەبایە. مامۆسایەوە لە کۆنگرەکانی ترە جیابوونەوە هەبوو بەڵام دەستان نەچوە خوێنی یەکتری بەڵام لەمەیانە بوو هۆکاری ئەوە چی بەڵام هەر کەسە و ینی مشکیلەگەر متالایە ئەوەت کرد بێ ئەمە لە ئەوەڵە ڕامخالفی تێکەڵچوونی چەکدارانە بوون. بەڵێ هەندێک جا باسیەوەکەن تەنانەت لە هەندێک شت ڕاشتان کردووە بۆ ئەوی نەگڕاکردن چەکش دانراوە بەڵێ جاریوا بە 17 نەفەر چەکیان داناوە گەڕاونەوە گریاوم کوێتە ئەمەتان حیس کردووە شمان ناوە ڕێگاشی دووسەگە هەر وەکوان بکەین فەرقیمەوەوان چی نابێ شەڕ بکەین کەواتە ئەوان شەڕیان بێەوە فرۆشت ئەیچوو ئێوەش چیتان کرد بەرگریتان لە خۆتان سێ ساڵ دوایی کوتمانەگە مەجبور بوون ڕێ هەڵاتنوو نەبوو لە محاسرەدا بوون دیفاع لە خۆتان کرد. بەڵێ یعنی ئێوە تا 1-2 ساڵیش هەر بەرز ینی خۆتان لە شەڕ ڕایە بە تەواوەتی بە تەواوەتی بەڵێ ڕستەیەک پێشمەرگەی ئێمە کە لە لای سوێناسە محاسرە دەکرێن دەست دەکەنەوە ڕەت دەبن دوای چەند ڕۆژان نیوەی سابلاغێ دەگرن ئاوا بەغیرەت بوون ینی هەموو یەکتریان دەناسی کوتبووشانەوە فلان کەسە بخۆی لێلادەین بەڵام بڕیارێکی هەڵە بوو بە نەزەری منیوان ئەم بۆ نێوگۆڕینەکەی نێومان حزبی دموکراتی کوردستان ڕێبەراتی شۆڕە جێڕبووانە حزبی دموکراتی کوردستانی ئێران بوو شوێی غەڵەت بوو. ئای مامۆستا لەسەر شەیدکردنی دکتۆر قاسملۆیەوە هیچ هەڵوێستێکتان هەبوو؟ ئەعلامێمانداوە ینی محکوممان کرد محکومتان کردەوە؟ بەڵێ لەگەڵ عێراقا چۆن توانیتان پەیوەندی بگرێت؟ هەتا شای دکتۆر قاسملۆ مابوو پەیوەندیمان نەبوو پەیوەندێکی ئەوان ڕێگریانەکەن مەرجی مەسەلەن قاسملۆ ئەوان بوو کە پەیوەندی نەکەن لەگەڵ ئێوە یا چی بوو؟ پێم وایە دەبێ وا بوو بێ چونکە یەکچەتیژە وەختی نەک یارمەتی نەدەکردین بەڵکە دووسێ فەرماندەهێزیش لەسەر کارەکان لادزان کە نێژ بۆ تێکەڵچوون بوو بێ لەسەر سنوورەکان. ئەی مامۆستا هەوڵەکانی ئەوە دوای ئەوەی کە دکتۆر قاسملۆ و دکتۆر شەرەفکەندی شەهید دەبن ئەو کاتە ئینجایتە دەرگا بە ڕێوێوە کرایەوە یاخود توانیتان خۆتان دەرگاکە بکەنەوە یا چی بوو؟ دوای شەهیدبوونی دکتۆر قاسملۆی بەرەبەرە حکوومەتی عێراقی پەیوەندی گرت تقریبەن دوای ئەو بوو کە ئەمە بەڕەسمی بەڵام یارمەتیەکان هەر نەدەدا زۆر کەمیان دەدا بەشی مەقەڕەکەی بکە
دوایە بەهۆی مجاهیدانەوە ئەمە سێ ماشێنمان توانی بکرین لە کوێتێ کە و بەئیسلا وانەکەی پێوە بێ و تابلۆی خارجەکەی پێوە بێ ئەوان ئازاد بوون لە ڕێگایە بەڵام ئەوەش بۆ تارێک بڵم دکتۆر شەرەفکەندی دەیویست حەلیکە مەرجی ئەمن برادایەکم هەبوو نێوی دەگەڵ وان بوو مەلا ئەحمەدە لەتکە ناردم بۆ لای کوتم پێی بڵێ ئەوە دکتۆر نەماوە و ئەمە بە حەلێک ببینینەوە بۆ تێکەڵ بوونەوە ئەوانە کوتیەوە فێڵم لێ دەکەی بۆ منووسە فێڵی لێ ناکەم بۆش نانووسم بەڵام لە قسەی خۆم پەشیمانم چۆ پێی بڵێ با پێشت بڵم چ دەبێ کوتی چ دەبێ تم لێت تووڕە دەبێ مقاومەت کە دوایە دێتەوە سەرخۆ قسەی حسابی دەکە عادەتی وا بوو چوو قەدەرێکی پێچوو هەفتەیەک گەڕاوە دوور بەدە کوتەما ئاتە لەتکە چت کرد کوتی وڵات تۆ یا شێخی یا شەیتانی هات بۆی جەرامەوە کچی لێم تووڕە بوو بەگشم داهات کوتی مەلا تۆ چ کارەی چت بەو کارە نەداوە کوتی وتم ئەوە بەڵاست چ بوو بەسەری هێنامە و کابرا من نە عەرز قوتی دەدام نە ئاسمان هەڵی دەکێشام تی بڕێکی سەر بەر خۆینا و دوای سەری هەڵێنا تی مامەسا زۆر بەخێر بێ سەر چاوان و ئەوەی شەکەی شێکی باشە و فلانە و ئەم بۆ خۆم موافقم بەڵام دەبێت دەگەڵ دەفتەری سیاسی قسە بکەین ئەو وەختی جا بتەدەمەوە جوابەکە نەبوو دوای خەبەری نردبوو کە دەگەڵ کاک زەلیلی گادانی یەکتر ببینی کاک زەلیلیش پێی داگر بوو کە بەتەنە نایبینێ وشمان دەبێ ببینی زۆرمان هەوڵدا لە دەفتەری سیاسی قبول نەگرت پلێنەوەمان کرد پلێنەوەم بڕیاری دا کە ببینێ کاکە ئەو سکرتێرە تۆ سکرتێری دەبێ وابێ ئەوە قانونەکەی وایە سەفەری ئاخر کە هاتبوو بۆ دەرە پێش شەهید بوونەکەی نەخێر لە کوردستان قەرارەکە دانرا بوو لە سلەیمانی یەکتر ببینن کە چوو بوو دکتۆر شەرەفکەندی کوردبووی چی دەگەڵا کوردویان وڵا کاک نەبی قادری دەگەڵا وێ گەروایە نایبینم چوومە دەرەوە گەڕامەوە دەیبینم هەدی ئەوە بوو شەهید بووش دنا ئەو لە دەفتەری سیاسی و کۆمیتەی داوەندی پێما حەولی دابوو چونکە 6 مانگ دواتر دوای شەهید بوونی کۆمیتەی ناوەندی بڕیاری دابوو کە واز بێنێ لەو سیاسەتەی خۆیان ئەوەی دەنووسم ئەوم هەیە کەواتە ینی بەڵگە هەیە بۆ ئەوەی کە بڵێن ئەوان ئێوە دەست پێشخەریتان کرد هەر بەو قسەی کە جەنابەت دەست پێشخەریەکە دروست بوو بۆ ئەوەی کە زەمینەیەک دروست بێ بۆ ئەوەی بەڵام پێشتر نابووم بەڵێ باشە بۆ تۆ ئەدنان خۆ تۆ سکرتێری حیزب نەبووی تۆ سکرتێری مەسوولی پەیوەندی بووم پەیوەندی بەڵێ مەسوولی پەیوەندی بوو نەبەوە کارانە من بیکەم زۆر هەوڵدایە ئەوان هەوڵیان دا مامۆستا ئەو لە لای خۆیانەوە هەتا شەی دکتۆر قاسملوو مابوونا ئەی دوایەوە دوایوی هەر ئێمە دەست پێشخەر بووین هیچ حیزبیەکە بوو کە دەستی هەبێ یاخود لەو ناوەیە نێوەنجی بکە هیچ حیزبێک نەبوو ناوەڵا خۆتان گەیشتنەوە قەنەعەتەی کە هەرەوەلەش لە بەیانەکەی تقریبەن شتێکی وای تێدایە کە ئەو سیاسەتە نەمێنێ ئەمە هەر حیزبی دەبین بەڵێ ئەی مامۆستا چۆن یعنی چی گۆڕا بوو ئەوەی کە ئێوە یەکتان گرتەوە لە کۆنگرەی نوێە بوو یادا کۆنگرەی دەی دوایوان بوو بەڵێ کۆنگرەی دەی دوایەوە ئەوان وانشان بایکۆتیان لەسەر هەڵگرتین بەڵێ ئەوە دیارە پێشتر زیاتر دکتۆر سعید هەوڵیدا بوو لێرەشدا مامۆستاز هەوڵیدا بوو مەلا عەبدوڵڵا بایکۆت کە هەڵگیرا من نامەم نووسی بۆ کاک مستفای هیجری جێگر بۆ وەختی دەمزانی دەبێت دەگەڵی قسە بکەم فکرەکەم وا بوو فکرەکە دوا بوو یا بە دەسەڵات بوو نا ئەو دەبوو مخالیفی ئێمە بێ هەر مخالفیش بوو دەبوو ئەو ڕازی بێ دەنا مامەستا بەتەنە بۆی نەدەکرێت نامان هات و ڕۆیشت و پێشنیاری چاپەکەوتە نە من کردم
ناقەول وا بوو لەسەر دەستی مام جەلالی بێ بەڵێ بۆم نووسیت کاگەر لەبەر ئەموو ئەو بوێرین بۆ خۆمان ڕاستەخۆ قسە بکەین و کاغەزەکەم بۆ کاک مستفای هیزی نووسی بوو ئەویش موافقەتی کرد بوو بردبووە دەفتەری سیاسی موافقەتیان کرد بوو کە یەکتی ئەمە چمان شوێنەکە و جێگاکە بۆ خۆتان دابنێت ڕاست هاتین بۆ دەفتەری سیاسی لێرە لەکوێ پێش کۆنگرە 11 یەکمان گرتەوە بەڵام ئێمە هیچ مەسئولیەتێکمان نەبوو ئەمن لە دەرە بووم پلینۆمی ئێمە گیرا بوو بڕیاریاندا بوو هێچێک کورد بوو ئێمە هەر بۆ کورسی وا دەکەین و وەرن هیچ کورسیمان نەوێ کاکجلەلیش فەرموو بووی بەڵا هیچمان بانەوێ تەسوی بوو دیارە من نامێکی ئەترازم لێوەرا نووسی بوو بە فاکس بەرەم کرد و کە کاکە وا نابێ و تازە بوو بوویدی بەڵێ کەواتەیەوە لە کۆنگرەی یەکگرتنەوە گە بڵێن لەوایە ئێوە زۆری نەبوون کەمی نەبوون یاخود کێ بوو بە سکرتێر ڕاستەکەی ئەمە لە کۆنگرە 11 کەمی نەبووین یعنی ئەوەی چوو بوو بۆ کۆنگرەی دەبوو لە کۆنفرانس هەڵبژێرە بێزگە لە عیدەیەکی ئێمە کە ئەندامی کۆمیتەی ناوەندی وڵانە بوون لەوێ تا بوو بە ڕەسمی یەکگرتنەوەکە و کاک جەلیل و من بووینە ئەندامی دەفتەری سیاسی و چەند نەفەر 4-5 نەفەر بوونە ئەندامی کۆمیتەی ناوەندی مامۆستا بۆ مێژوو ئەو ناکۆچیەکانتان هەر هەبوو لە ناوخۆتانە بە شێوەیە یاخود ینی پەردەپۆشتان کردبوو یاخود هەر بەردەوام بوو ناکۆچیەکان لەگەڵ یەکتری کە ئێوە یەگەگرنەوە چکە دواترەوە جارێکی تر جیابنەوە ڕاستەکەی کاک مستەفا و جەماعەت کە پێوانە چیان دەکرد هەر مخالف بوون هەنگ دوو دەستەجیەکە هەبوو دە پێشدا دەنێواندا هەبوو لە نێوێمەدا نەبوو بەڵام لە نێواندا دوو دەستەجی هەبوو ئاخری منجەر بوو بەوەی کە مامۆستا لە کۆنگرەی 13 پێش کۆنگرەی نەیکە و ئاوا بووکە ناچمەنێەوە باسی زۆر بۆچی کە بەدەستمەوە بینوسە باشە بەس خۆ مەشەر باسی مێژوەکەین و تۆش باسی مێژوەکەین خەجا شتێکی نووسم و بڵاو نەبوو بێتەوە بۆ پێ بەڵام مامۆستا ینی چی وای کرد کە جارێکی تر بڕیاری جیابوونەوە ڕاستەکەی ئەو بڕیارە من دەستم تێدا بوو نەبێ شخصی وەڵ بوو بم مامەستا کوتی نایکەم و بۆ خۆتان بیکەن و کتمەگەر توانی بەم بیکەم بۆ نەم دەکرد بۆ پرسمە تۆ دەکرد تۆ دەگەڵ نەبی نابێ دەیانویست ئەو کەسانێک کە مخالیفن حەسفیان کەن ئەوەش بۆ من گرام بوو هەموو ڕۆژێ خەڵکەکە باشەوە ئیمانتان بە ئێوە لەسەر ئەوەی کە دیموکراسی کەم بوو بۆ جیابوونەوە ئێوە خۆ دیموکراسی بۆوان زۆری نەبوون و اتفاقی نهێنی بوو ئەمە مادەیەکمان نەبوو لە کۆنگەرە پێشودا هەر کەس دەستەبەندی بکە بە نهێنی هەتا خەیانەت دەڕوە ئەوە بوو کە پێمان باش نەبوو ئەو دەستەبەندێکرا بوو پێشمان باش نەبوو لە خەڵک حەزە بکرێ من لەگەڵ کاک سوپای زێ قسانم کرد وتم بە شەرتێک ئەمن هاوکاریت دەکەم کە سکرتێری هەموو حیزب بی دوهاش پێم کچەخۆ دیار بوو دەوروبەری کە ئێستا دەگەڵی مخالفن زیاتر هانیان دەدا کە وا بکەوانەی لە پلینۆمێکدا بووم کوتیان جناح نامێنێ دوو نەفەر وایان کورد ئەمیش کوتم جناح دەمێنێ ئینشەعاب دەبێ ئەمە دێکم چۆن نامێنێ هەموو عالام مانا قسەکەتانەوەی هەموو خەڵکەکەی دەردەکەنەوەی موافقەوە نەبێ هێشێک لە تەنیشتم دانیش بوو کوتی ئازموودەرە ئازمودەن خەتاست کوتم مەخرا من دەرسم پێ کوتی خۆ جارێک نەبوو دوو جارە من شعاب کردەوە دەبێت سێ باش لێردی کەواتە لە هەر سێهینەکەیە تۆ دەستی سەرەکیت هەبوو وەڵای دویانی خۆم نەبوو بۆ خەڵکی بوو یەکیانی خۆم بەڵێ یەکیان بۆ خۆت بوو دوانیان بۆ خەڵکی بوو نیشان بۆ خۆم پێم وا بوو دەبێ بکرێ بەڵێ ئەویدی خەڵکەکە ناڕازی بوو هەموو کادری قەدیمی و بەزمان بۆ ساڵێن لە کۆنگرەی ئەوەی کە یەکتان گرتەوە کۆنگرەی 11
ئێوە زۆر فەقیر و داماو بوون یاخود دەڵێن کە چوون لە کۆنگریا و توتان ئێمە خەرزارین و ئەوان قەرزەکانیشیان بۆ یابوونەوە شتیوا هەیە شتیوانەوە شتیوانە بۆ خۆم بەدەست خۆم پارەیەکمدا بە مامۆستای تم ڕەسیدم لێکتی نایدم ناوەڵە قەرزدار نەبووین. ئێوە زەمینەتان خۆش کردبوو بۆ جیابوونەوەی سێ هەم بڵین چونکە ئێوە هەر بە دوایەوە یەکسەر ڕادیۆتان ئەمە زۆرمان کۆبوونەوە کرد زۆرمان نامەنووسی زۆر ئەوە شتێکی دیکردووە هەمووی بە مەدرەکەیە. بەڵێ کەوا چی بوو مامۆستا ناوەڕۆکەکەیم حەزەکەم پێ بڵێ ینی شتە ئەساسیەکەی کە وای کرد کە ئەیتر نەتوانن پێکەوە ئیشکەن. ساسەکەی ڕوونە ئەتۆ بتەوێت نیوەی حیزب وەلانەی شتێکی غەڵەتە ئەو ئێستاش ئەگەر شتی وا بێدە و حیزبی دادار حیزبێکیدا من هەر مخالف حیزبی دموکرات حیزبی خەڵکیە ئاغای تێدا چۆخای تێدا کۆمونیست تێدا ناسیۆنالیستی تێدا هەموو جوری تێدایە ئیدی حەق نییە ئەمە وەکو حیزبی ئیدۆلۆژیک ئەدەیەکی دەرکەین و ئەدەیەک ببینێتەوە ئێستاش مخالف. بەڵام ئێوە زەمینە خۆش ینی ئامادەکاریشتان کردووە دیارەکە ئەگەر جیابنەوە وا بکەن وانەکەن تقریبا ئەگەر بۆمان ڕوون بووە کە هیچ دەسەڵاتێک نییە لە پێشدا هەوڵماندا کە ئەکسەریەتێک بە پێی ئەساسنامە هەبێ ئەقەلیەتێک کە پێشی شتی ناڕەوا بگرێت دوا بەداخەوە کاک بابە عەلی ڕێگەڵوان کەوتەوە ئەو ئەقەلیەتێک کە دەبوایە کۆمیتەی ناوەندی ڕابگرێت لە هێندێک شت نەما. بەڵێ بەس مامۆستا جارەش هەر بە ناوی حیزبی دیموکراتەوە ئێرانەکە لە خۆتانەکەنەوە و درێژە بە ئیشی خۆتانەیە پێی باش هەر حیزبی دیموکرات بنووسی ئێستاش جارێکی ئێرانەکەتان بۆ لە خۆتان کردەوە مامۆستا ینی بووبوون بە سەربەخۆی خواز یا چی؟ نا سەربەخۆی خواست خۆموزایی لەسەرەوەی دەگەڵمان تێک چوو 2 ساڵانە نیشان دوێن لە ئەی ئێرانەکەتان بۆ لە خۆتان کردەوە لە نایوەی نەبوو کە ئەمە سەربەخۆی خواست بین دیارە لە تێکۆشەر بوو نووسابوو ڕۆژنامە نووسابوو کە ئێمە هەوڵ دەدەین بۆ دیاریکردنی چارەنووس مجاهید بۆ زۆر قەڵز بوون ارتباطیان لەگەڵ قەتە کردین. بەزەم جاریان چەکتان بەکار نێنە بەرامبەر یەکتری نا زۆر تند بوو کێشەکە زۆر تند بوو ئەمە ناسام لەگەڵ ئەو برادەرەی کە لێرە شەید و ئەلێرە وە موشەکی وتم دەچم مامەسا کوتی مەچۆ دادگرێن دەتکوژن وتم هەڵا هەر دەچم چوم خوا ناگرێت پێشوازێکی زۆر گەرمیان لێکردم هەموو دەفتەری سیاسی ئەوان پێش خەبەرە بدە وتی بابا ئەمە جیا بووینەوە حیسیەتێکمان ماوە با ئەویش نەچێ دەستمان کەوتە خوێنی یەکتر ئابروشمان دەچێت لێرە لە کۆیە لەوانە ئەلحەق کاک مستفای هیزی کوتی قسەکەت دروستەوە کارێکی دەکەن نەبێ دیدی ئەوانش دامرکان و مەش دامرکەین. بەڵێ مامۆستا دوای ئەوەندە ساڵ لە خەبات و تێکۆشان و لە ناو حیزبی دیموکراتە لە چی پەشیمانی لەوەی کە ئەو جیابوونەوانە دروست بوون؟ نا لە یەک شت پەشیمانم کە مامۆستا پێشنیاری کردبوو کە وەرن وەکو 2 حیزب ڕێککەوین ئەمن مخالف بوو برادەرمان هەبوو موافق بوو ئێستا کە فکری لێ دەکەمەوە وەکو 2 حیزب تێکەڵ بوو باینەوە نەتیجەی باشتر دەبوو. مامۆستا تۆ جگە لەوەی کە سیاسەتێ کردووە لەگەڵ نووسین و ئەوانەشە دەستت هەیە ینی کارەکانت چی بوون بێژگە لە بیرۆریەکانت؟ ئەمن دووسێ کتێبم تەرجمە کتێبنە نامیلکەیەک و 2 کتێبم تەرجمە کردووە هیچان ئەوەی کریس کۆچێرای زوتنەوەی نوتەوەی کورد و ویستی سەر بخۆیی پێم جالە بوو چونکە هەموو تاریخی زیندوو بوو ئەوەی کە نووسی بووی هەمووی مساحەبە بوو دەگەڵ دکتۆر خاسبلووی لەگەڵ کاک مەسعودی لەگەڵ کاگیریشی لەگەڵ حیزبی شوێی لەگەڵوانە یەکیشیان 100 ساڵ تەنیایی ڕۆمانەکەی گابرێل گارسیا مارکس بەڵێ زۆرم پێجالە بوو
کە دەستم کەوت خوێندمەوە وتمەوە بۆ ئەدەبیاتی کوردی زۆر بەکاڵکە ناملکەیەکی چێگواراشە بوو هەرشمە تەرجمە کرد زووە وەختی لە بەغدایە دوای حیزبی باز قەدەغەوی کرد مامۆستا دواپرسیارم لەسەر ئەو تیرۆرانەی کە لەیەوە کران لێرە لە باشووری کوردستان بە تایبەتی بۆ حیزبی دیموکرات نەیتوانی خۆی پارێزیەوە هەموو خەڵکی لێ کوژرا ڕاستەکەی وەختی دەستی ئێران یەکجار زۆر بوو هەم لە لای یەکێتی زۆر بوو لە لای پارتیشە بوو هێندێک لە دەستگاکانی هێندێک لە کەسەکان دەستڕۆیشتوو پێمە هاوکاریان دەکرد لە نامەی مامجەلالم هەیە کە ئەمری کردووە بە مستفای سێت قازی بە بەرپرسی یاساییش بوونەوەنە نەخێر مەسوول بوون مەسوول بوون کە هەموو شتێکی بکەن هەموو کارێک بکەن کە ئەو شتانە نەبێ و نامەکەم هەیە بۆ خۆی کە نامەم بوو نووسیوە کە ئەوە زەربە لە حیسیەتی یەکەتی دەدا لە نێوێ ئەوان هەوڵیان دەدا بەڵام هەوڵەکە زایف بوو یعنی ئێران خۆی خزانە بۆ ناو زۆر ڕیزەکانی زۆر 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 حەدیث ئەو هەموو لەشکرەی کە هات بوو سەر ئێرە بۆ سەر کۆی بە سلەیمانێدا شوێک لەوێ بوون مامۆستا من زۆر سپاس دەکەم بەرنامەکەمان لێرەیە کۆتاییە پێم وابێ بەرنامەیەکی باشمان کرد هیوادارم جەنابیشن ڕازی بووبی هەڵا سپاس بەڵام هێندێک زیادەڕەوی تێدا بوو پرسیارانەی دوایی هەڵم گر بوو بۆ دوایە بەڵێ ئەوەش بەشەکەی خۆمان ئێمەوەکو زەکاتەکەی بووە باشە سپاس بۆ جەنابیش زۆر سپاس دەکەم مامۆستا هیوای تەمەند درێژی لە شاخیت بۆ سپاس دەکەم ئەم چەند ڕۆژە ماندوومان کردی بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی پەنجەمۆری ئەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵلقەی داهاتوو دەبینین کە لەگەڵ کەسایەتیشی دیکەوە بەخواتان نەسپێرم